يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، پرسیارکردن دایکی وەڵامە. چۆن ئینسان قولاب لە شتێک گیر دەکات و سەری خەزنەیەک هەڵدەداتەوە، بە پرسیارکردن ئاوا قولاب لە مێشک گیر دەبێ و ڕێگاکان دەکرێنەوە. چارەسەرەکان بەهۆی پرسیارەوە دەدۆزرێنەوە. پرسیارکردن ڕێگەی تێگەیشتن و پێگەیشتنە. ئینسان لە هەر شتێک تێنەگەیشت دەتوانێت لە ڕێگەی پرسیارکردن لە بابەتەکە تێبگا. هەر شوێنێک نەتوانی پێی بگەی، شارەزای ڕێگا نەبووی، بەهۆی پرسیارکردنەوە دەیدۆزیتەوە. پێشینانی کورد لە قەدیما کە بەغا بە حساب زۆر دوور بووە و تویانە بە پرسیار دەچمە بەغا. بە پرسیار زۆر شت فێر دەبین. پەیوەندی بەهێزی نێوانی مامۆستا و قوتابی، مامۆستا و خوێندکار لە ڕێگەی پرسیارەوە دەکرێتەوە. هەر مامۆستایەک بیەوێ سەرکەوتوو بێ لەوانە بێژیدا دەبێت زۆرترین پرسیار ئاراستەی گوێگرەکانی قوتابیەکانی بکات. هەر قوتابیەکی زیرەک و لێهاتوو بێ زۆرترین پرسیار بە مێشکیدا دێ و ئاراستەی مامۆستای دەکات لە پۆلدا. جا ئەمە لە سەرەتاییەوە دەگرێتەوە تا قۆناغی کۆتایی زانکۆ. زۆر گرێشوێرە بەهۆی پرسیارەوە دەکرێتەوە. پزیشکێک، دکتۆرێک کاتێک کە نەخۆش دەچێ بۆ لای، چەندە زۆرتر ئەو دکتۆرە پرسیار لە نەخۆش بکە، زۆرتر گرێشوێرەکانی نەخۆشیەکە دەکرێنەوە. بەتایبەت ئەگەر نەخۆشیەکە دەرونی بێ، زۆرترین پرسیارێک زۆرترین وەڵامی نەخۆشە دەرونیەکە دەداتەوە بە دکتۆری دەرونی و باشتر لە حاڵی ئاگادار دەبێت. یان توێژەرێکی کۆمەڵایەتی لە ناوەندێکی خوێندنا کە قوتابیەک گرفتێکی هەیە، سەرەتا ئینکاری دەکات کێشەیەکی هەبێت کە زۆری پرسیار لێ کرد، گرێچوێرەکانی بۆ ئاشکرا دەبن خەلەلەکە لەکوێدا دروست بووە. چەندان نهێنی پشتی پەردە لە ڕێگەی پرسیارکردنەوە ئاشکرا دەبن، بۆ دەستگاکانی پۆلیس، بۆ دادوەری لێکۆڵینەوە. بۆ نمونە کەسێکی تاوانبار بە تۆمەتی تاوانێک دەگیرێ، هەتا پۆلیسی لێکۆڵینەوە و دادوەر زۆرترین پرسیار لەو قەزەیەدا بکە، زۆر شتی تری بۆ ئاشکرا دەبێت کە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا زۆر جار ئەمانە ڕوونادەن. کەمترین پرسیار زووترین حکم دەدرێت. نەخێ دەبێت چەندین جار بانگ بکرێتەوە، پرسیاری زۆر ورد بوروژێندرێ، چونکە جاری وا هەیە تۆمەتبار لە ڕێی یەک پرسیارەوە قسەیەک دەردەپەڕێنێ کە پێشتر ئاماژەی پێ نەکردووە. دادوەر و حاکمی زیرەک ئالەوێدا لە ڕێی ئەو پرسیارەوە سەرەداوێکی باشی لە ڕووداوەکە بۆ ئاشکرا دەبێت. مامۆستایەکی ئاینی کاتێک کەسێک فتوایەکی داوا لێ دەکات، بەتایبەتی بە ڕێزانی لیژنەی فتووا، تا زۆرترین پرسیار لە پرسیارکەر بکەن، دەتوانن باشترین فتوا پێشکەش بکەن، چونکە لەوە ئەچێ ئەم فتوایی بۆ ئەمی دەردەکەن جیاواز بێ لە کەسێکی تر، ئەم لە بارودۆخێکی ترا بێ، ئەم لە شێوازێکی ترا بێ. کابرایەک تەلاقی خواردووە، تا زۆرترین پرسیاری لێ بکرێ، مامۆستای ئاینیەکە باشتر حاڵی دەبێت چه بارودۆخێکی نەخوازراوی هەبووە، یان تا چەند ڕەزامەند بووە، یان تا چەند پەشیمانە، یان چ هۆکارێک لە پشتێوە بووە کە ناچاری ئەم بابەتەی کردووە. تەنانەت زانستی فەلسەفە کە بەدایکی زانستەکان بەناوبانگە بریتیە لە پرسیارکردن. بۆیە خۆی گەورەش لە قورئانە دەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون. هەمیشە پرسیار لە پسپۆڕی ئەو بابەتە بکەن کاتێک کە خۆت سەرت لە کارێک دەرناچێ، خۆت خیبرەت نییە، خۆت تەمەنت کەمە، خۆت ئەزمونت کەمە، خۆت کەمت خوێندۆتەوە، خۆت لەو بابەتەدا شارەزانی پرسیار لە کەسانێک بکە کە تەمەنێکی زێڕینی خۆیان لەو بوارەدا بردوتە سەر، کە ئەزمونێکیان بەهۆی تەمەنەوە کۆ کردوتەوە، کە چەندین کۆڵانەکانی پێچاوپێچی ئەو بوارەیان تاقی کردوتەوە. بە بەلاش پێشکەش بە تۆی دەکەن، تۆش پێت شەرم نەبێ، بڕۆ پرسیار بکە و گوێ بگرە و بە وەڵامەکان ڕازی بە. هەمومان تا ئێرە کۆکین لەسەر ئەوەی کە پرسیارکردن شتێکی باشە و هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوە هەیە لە کەسانی زاناتر لە خۆی پرسیار بکە.
بەڵام بابەتێک کە دەمەوێت لەم جمعەیەدا بۆ جەنابتان و بۆ خۆمان قسەی لەسەر بکەین ئەوەیە ئایا پێویستە پرسیار لە خۆشمان بکەین؟ بەڵێ بەڕێزان، ناو بەناو هەفتەیلانی کەم جارێک پێویستە ئینسان لەگەڵ خۆیان دانیشێ، بە تەنها شوێنێک دیاری بکا و لە پێناو گەشەکردن و بەهێزکردن و باشترکردنی ژیانی دین و ژینی خۆی چەند پرسیارێک ئاراستەی خۆی بکا و خۆشی وەڵامی خۆی بداتەوە. پرسیار یەکەم لە خۆمان بپرسین، من پەیوەندیم لەگەڵ ئەڵڵا چۆنە؟ هەفتەی جارێک بەلانی کەمەوە بەڕێزان دانیشین پرسیار لە خۆمان بکەین، لەگەڵ خالیقم، لەگەڵ دروستکەرم، لەگەڵ ڕۆزی دەرم، لەگەڵ ئەو کەسەی کەوا ژیان و بوون و ڕوحم بەدەستی ئەوە چۆنم لەگەڵ ئەڵڵادا؟ ئایا عەقیدەکەم چۆنە؟ شیرکی تێ نەکەوتووە؟ خوڕافیاتی تێکەڵ نەبووە؟ ئایا تەوەکولم لەسەر خوا ئێستا چۆنە؟ ئایا دوعاکردنم چۆنە؟ ئایا وەکو جاران زۆر لە خوا دەپاڕێمەوە؟ ئایا پشتم بە خەڵکی و بە خۆم بەستووە یان بەخوا؟ چونکە ئینسان زۆر جار خۆشەویستانم دەستکەوتێکی مادی دەست دەکەوێت، سەی دەکەی کۆمەڵە پارە دەستکەوتووە، لەمە کۆمەڵە مامەڵەدا سەرکەوتنی باشت بەدەستێناوە، قوتابێکی و خوێندکارێک و مامۆستایەکی لە بواری زانستەکە تا خەریکی بەرەو پێشەوە دەچی، بە پەنجە ئاماژەت بۆ دەکرێت، نمرەی بەرزت هێناوە، ئالەم کاتەدا وریانەبی نەفست خەریکە پێت دەڵێ ئەوە خۆتی، ئەوە تۆ زۆر باش پێشکەوتووی، ئەوە چاک دەستکەوتت بەدەستێنا، ئەوە تۆ زۆر زیرەکی، ئەوە تۆ زۆر لێهاتووی، زۆر عەبقەری. ئالەم کاتەدا دەبێت بە خۆدا چوونەوەت هەبێ، بڵێ خوای جان ئەوە هی تۆیە. جاران وات دەگوت کەچی خەریکە ئێستا تۆزێ جیرفانت گەرم بووە و تۆزێ مێشکت کراوەتەوە و قەڵەمت بە بڕشت بووە، خەریکە خوا لە یاد دەکەی. ئەبێ هەمیشە ئەو پرسیارە لە خۆمان بکەینەوە، پەیوەندیم لەگەڵ پەروەردگارم چۆنە؟ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە دوعای دەکرد و دەیفەرموو اللهم رحمتك أرجو فلا تكلني إلى نفسي طرفة عين. يا ربي خواه هەمیشە چاوەڕێی ڕەحمەتی تۆم، خوای جان نەمسپێری بە نەفسی خۆم بۆ چاوتروکانێکیش نەمسپێری بە نەفسی خۆم. جا سەیری کە نەفسی خوای نەمسپێری بە نەفسی خۆم بۆ یەک چاوتروکان. نفسی خۆت لە هەموو کەس لە خۆت نزیکترە. شێ هەیە ئینسان کەسی لە خۆی خۆشتر بێ؟ هەمومان خۆمان لە هەموو کەس خۆشتر دەوێت. حتا تەنانەت کەسێک کە دەڵێن لە کاتی ڕوح دەرچوونە تین بێ، ئەو کەسەی دەڵێ زۆر زۆر ئازیزتە بڕوا بکە، گەیشتە حەدی ئەوەی کە خۆت ڕزگارکەی، یەکەم جار هەوڵی ڕزگاربوونی خۆت دەدەی. بۆی ئینسان خۆی لا ئازیزە، خۆی لا خۆشەویستە، ژیان وانە بێ بەردەوام نابێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوایە بەخۆشم نەسپێری، چ جای ئەوەی بمسپێری بە دوژمنەکانم؟ بەو هەموو ناحەزەی هەمە، بەو هەموو چاوپیسە، بەو هەموو حەسوودە، بەو هەموو کەسانی کە چاویان پێم هەڵنایە، خوایە جاگە بەوانم بسپێری هەر یەکسەر دەمخۆن. خوایە خۆشم بە کەڵکی خۆم نایەم، چاوەڕێی ڕەحمەتی تۆم، بۆ یەک چاوتروکان خوایە مەمسپێرە بەخۆم، تۆ باشتری بۆ من. دەیفەرموو اللهم أنت عضدي، خوایە تۆ پشت و پەنای منی، وەنەسیری، سەرکەوتنەکانم بەهۆی تۆوەیە. بیکە ئەحوولو، یا ڕەبی خوایە کە دێم و دەچم هەمووی بە پشتیوانی تۆیە. وبیکە ئەسوولو، کاتێک گورز دەوەشێنم، کاتێک دەستکەوت بەدەست دێنم، یا ئەڵڵا هەمووی هی تۆیە. وبیکە ئوقاتیلو، بە پشتیوانی تۆ دەجەنگم و بەسەر دوژمنان مازاڵ دەبم، خوایە هەمووی بۆ تۆ دەژێڕمەوە. بۆیە ضرورە خۆشەویستانم پرسیار لە خۆمان بکەین، ئایا من ئەمانە هەموو دەدەمە پاڵ خوا؟ ئایا نەعوذ بالله خوام لە یاد نەکردووە؟ نعم المەولا ونعم النەصیر، باشترین کەسێک کە پشتی پێ بەستی و سەرکەوتنت پێ بەخشی هەر ئەڵڵایە. وما النصر إلا من عند الله، لهمو كاروبارێکی خوێندنە، بازرگانیدا، سەربازیدا، سەرکەوتن تەنها لای خوایە. وهو يتولى الصالحين، پشتیوانی صالحان و بۆ خوا سوڵحاوان و چاکەکاران و ئیسلاح خوازانە. ئایا تا چەند بەرەو پەروەردگارت ڕۆشتووی؟ ضرورە خۆشەویستم ئەم پرسیارە لە خۆمان بکەین. لەوەیە چێ هەر یەکێک لە ئێمە جارجار ساردبوونەوەیەک لە بینی خۆی خوادا ڕوو بدا، ئەوە ڕوو دەدا، بەڵام بەم پرسیار لە خۆکردنە واللهی زیندوو دەبینەوە، جارێککە نوێ دەبینەوە. پرسیار لە خۆت بکە تا چەندە کارەکانت بۆ خوایە. زۆر خەڵکمان هەیە کارەکانی بۆ خوا دەکا، کەچی وردە وردە خەریکە وای لێدە مەدحی خەڵکی بەلاوە گرنگ دەبێت. هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە لەسەر خزینین کە لە ڕێبازە ڕاستەکە لادەین. زۆر ئیشت کردو تەنها بۆ خوا کردوتە، بەڵام خەریکەوە لێدە کە مەدحی خەڵک دەبیستیتەوانە، نەفست پێی خۆشە بڵێ ئەوە هی خۆتە، ئەمجا مەدحەکانی خەڵکیشت بەلاوە گرنگ دەبێت. خێرا دەبێت پرسیارەکە لە خۆت بکەیەوە، خوایە پەیوەندیم لەگەڵ تۆ چۆنە؟ من جاران هەر شتێکم دەکرد لەبەر تۆ دەمکرد، کەچی وا خەریکم نەفسی خۆمی تێکەڵاو دەبێت، زەجری بکە، بیشکێنەوە، بە قسەی مەکە. لەو کردەواری ئێمەدا الحەمدوللا پیاوانی ساڵحی خواناسی وامان هەن، بەسەراتەکانیان ئەوەندە شیرین دەرسی لێوەردەگیرێ.
لە شاری هەڵەبجەی شەهیدا حاجی میرزا تۆفیقێکە بۆ پیاوێکی زۆر دەوڵەمەند بووە بەڵام زۆر بۆ خوا سوڵحاو بووە زۆر جار وتومە خەڵکی وا دەزانن پیاوی دیندار دەبێت زۆر هەژار بێ بە پێچەوانەوە ئەگە خوا بیدا حتا دەوڵەمەندتر بی دینداری خۆشترە ئەو پیاوە زۆر دەستکراوە دەبێت لە ڕووی مادیەوە زۆر دەوڵەمەند دەبێت زۆریش پیاوێکی سەخی دەبێت زۆریش مەبەستی ڕەزامەندی خوا دەبێت بینی خۆی خوای چاک کردووە هەرچی دەیکا لەبەر خوا یەکێک لە دۆستە نزیک و هاوڕێ خۆشەویستەکانی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسی بیارە دەبێت هەزار ڕەحمەت لە گۆڕی مبارەکی بێ مامۆستای مودەڕیسی بیارە هەموو جار کە لە بیارە و تەوێڵەوە تەشریف دێنێ بۆ هەڵەبجە ئەم پیاوە بەڕێزە تەکلیفی لێ دەکا کە میوانی ئەو بێ و لەبەر خوا خزمەتی خۆی فەقێ و هاوڵەکانی بکە هەرچی لە دەسەڵاتی بێت لە خزمەت پێشکەشکردن بە مامۆستای مودەڕیسی بیارە درێخی ناکە جارێکیان مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس کۆمەڵێک مامۆستای کوردستانی ڕۆژهەڵات لەو دیوە لە ئێرانەوە دێن و میوانی دەبن ئەڵێن پێمان خۆشە سەرێکی هەڵەبجە و مەدرسەکانی هەڵەبجەش بدەین مامۆستای مودەڕیس لە بیارەوە نامەیەکی تایبەت بۆ ئەو حاجی میرزا تۆفیقەی هەڵەبجە دەنووسێ و دەڵێ میرزا کۆمەڵە مامۆستای زۆر خۆشەویست و برادرم میوان من بەتەمەن سەردانی هەڵەبجە بکەین بۆ نیوەڕۆی ڕۆژی دواتر ئێمە لە ماڵی ئێوە میوانین تکایە ئاگادار بە ئەڵێ ئەم میوانە زۆرە بچینە ماڵی فڵان کەس بە ئاگادار بێ و باشتر خزمەتیان بکە بە حسابی مامۆستای مودەڕیس کارێکی باشی کردووە لە کتوب پڕا بۆ ماڵی پیاوێکی ئەوا بەڕێز و کۆمەڵە خەڵک بچی لەوە چێ ئیحراج ببێ یان وەکو پێویست نەتوانێت خزمەتت بکە ئەو کاتە تەلەفۆن و ئەوانە نەبووە نامەکە دەگا ڕۆژی پێشتر و ئەوانیش مەوعید دیاری دەکەن کاتێک کە مامۆستا مەلا عەبدولکەریم و مودەڕیس و میوانەکان و مامۆستا بەڕێزەکانی ئەو دی و دەچنە ماڵیان سەی دەکەن سووبێک شۆربایەکی نسکێنەی زۆر سادە کراوە یعنی وەکو کەسێک کە هەر ئیشتیای خواردنی نەبێ و بە خێزانی بڵێ شتێکی زۆر سووکم بۆ بکە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس دەچێتە تەنیشتی حاجی میرزا تۆفیقەوە و بە چرپەوە پێی دەڵێت دیارە هیچ نامۆشتت بەدەست نەگەیشتووە ئەڵێ بەرە وەڵا قوربان دوێنێ هەر زوو بەیانی کابرای نامەچی نامەکەی هێنابوو نامەی جەنابتم بەگەی دەفەرمێ ئەی پێم سەیرە حاجی من جاران میوانی تۆ دەبووم نەمدەزانین لە چی بخۆم خۆم مەبەستم خواردن نییە پێم سەیرە جەنابەت ئێمە ئەم جارە تۆمان ئاگادار کرد جاران من کتوب پڕ دەهاتم ئەم هەمووت دەکرد ئەم جارە ئاگادارمان کردی و ئەو مامۆستا بەڕێزانش میوانی من و میوانی تۆشن ئەی بۆ ئاوای وتی وەڵڵی مامۆستا گیان من هەموو جار کە خزمەتی تۆم دەکرد هیچ ئیش و کارێکی دنیایم بە تۆ نییە بەس لەبەر خاتری ئەڵڵا تۆم خۆشویستووە وەڵڵاهی ئەو نانەش کە پێشکەشم کردووە هەر لەبەر ئەڵڵا بووە هیچ نێتێکی دنیا لە دڵمانە بووە دوێنێ کە ئەو نامەم بەدەستگەیشت چوومە بازار باشترین شت بکڕم سوبحان الله لەو کاتەیە نەفسم لەگەڵ خوا تێکەڵاو بوو حەزم دەکرد خۆم دەرخەم کە چی پیاوێکی دەست و دڵواڵا و خاوەندی واخان و سەقی تەبیعەتم و مەلاکانی ئێرانیش کە چوونەوە باسم کەن وتم شەر بێ نەفسە بتخەمە ژێر پێوە خەریکی و کارەکانت بۆ ئەڵڵا نابن بۆ خۆت دەبێ وەڵڵاهی ویستم نەفسم بشکێنم لە دیواخانی منە ئەو نانە سادە بخورێ با بەشی غەیری خوای تێکەڵاو نەکەم لەوێدا خەریب و نەفسم بەسەوم بەلێ بە خۆم داژمەوە پرسیارم لە خۆم کرد تۆ وا لێ هەت ئەو نانە بەهی خۆت بزانی و بیدەی بە هەر کەسێک بۆ خوا نەبێ چەند خۆشە ئینسان ئاوا جار بە جارێک پرسیار لە خۆی بکە خەریکە کارەکانم بەشی غەیری خوای تێکەڵاو دەبێ بەرەکەت دەکەوێتە تەمەنتەوە بەرەکەت دەکەوێتە ماڵتەوە بەرەکەت دەکەوێتە دڵ و دەرونی سەخی تەبیعەتەوە پرسیاری دووەم پرسیار لە خۆت بکە ئایا ئەمڕۆ لە دوێنێ باشتر بوو بەرەو پێش چووی لەم شتانەدا لە دینداریدا ئایا لە دینداریدا بەرەو پێشەوە چوویان بەرەو دواوە گەڕاویەوە زۆر جار لەوە چێ بەرەو دواوە گەڕابینەوە ساڵی ڕابردوو نوێژی بەیانی نەدەفەوتە کە چیوە ئەم ساڵ خەریکە نوێژەکانت لە کاتی خۆیان چ جای بە جەماعەت ناکەی نوێژی بەیانیان ناکەی جاران تەسبیحێک سڵاوەت لێ دەدا کەچی ئێستا جوعان لێی نادەی جاران قورئانت دەخوێن کەچی ئێستا نایخوێنی جاران دوعات زۆر بوو کەچی ئێستا کەم دەپاڕێیتەوە لەسەر بەرماڵەکە یەکسەر ڕادەکەیت و دەڕۆی زیکری دوای نوێژەکان ناخوێنی پرسیار لە خۆت بکە لە دینداریدا بەرەو پێشەوە چووم شیچم لێ زیاد کردووەیان بەرەو دواوە دەگەڕێمەوە ئەگە بەرەو دواوە بگەڕێیتەوە دەبێ خێرا عیلاجی خۆت بکەیت نابێ بەرەو دواوە بگەڕێیتەوە لە دینداریدا لە ژیان دۆستیدا جاران ژیانت زۆر خۆش دەویست حەزت بە دنیا بوو حەزت بە ژیان بوو حەزت بە خانووی جوان بوو ئەگە خوا نەخواستە ئێستا ژن بیان پیاوبی کوڕ بیان کەزوی حەزت بە ژیان نەدەکرد وەڕسی خێرا فریای خۆتکەوە پرسیارت لە خۆت کرد حەزت بە ژیان نەماوە خێرا فریای خۆتکەوە بڕۆ سنتەرێکی دەرونی لای پزیشکێکی پسپۆڕی دەرونی چارەسەر وەرگرە با لێت پیس نەکە لە کار و کاسپیدا لە کار و کاسپی حەڵاڵ و جوانە ئایا تەمبەڵ بووی و دانیشتووی یان وردە خەریکە لێی زیاد دەکەی ئەگەر لە کەسابەت سار بوویتەوە دنیا ئاوا ناڕواتە پێشەوە تۆ خاوەنی ماڵ و مناڵی ئەگە گەنجێکی خاوەنی ژیانی داهاتووی
نابێ بێکاربی ئەی چۆن مانجێکە کار و کەسابەتت نەکردووە ئەی چۆن بەرەو دواوە دەگەڕێیتەوە خوا پێی ناخۆشە خوا حەز دەکا بەرەو پێشەوە بڕۆی زوو چارەسەری خۆت بکە پرسیاری سێیەم ئایا لە فێربووندا بۆ دین و ژین چۆنم پرسیار لە خۆت بکە وڵامەکەی لە خۆت وەرگرە ئەم مانگە چیم خوێندوتەوە زانیاریم زیادکە هەر یەکێت خوا پرسیار لە ئێمەکە لە ماوەی یەک مانگە چ گۆڤارێکت خوێندوتەوە چەند ڕۆژنامەت خوێندوتەوە ئەی چەند کتێبت خوێندوتەوە خوا ئەگە بڵێ هیچم نەخوێندوتەوە بەخوا کارەساتە تۆ لە سەدەی 21 لەناو ئەم هەموو دەستگای چاپەمەنیەدا بژێ هیچ نەخوێن بێتەوە یعنی هیچ معلوماتێکت وەرنەگرتووە لە بواری دیندا چەند لە ئیسلامەکە شارەزا بووی بەڕێزانە هەموو جار دڵم کە تۆ هاتووی بۆ نوێژی ئەم جومعەیە من ئاەت دەخوێنمەوە حەدیث دەخوێنمەوە بەسەرات دەخوێنمەوە خوا ئاەت و حەدیثەکەت پێ لەبەر نەکرا بەسەراتێکت پێ لەبەر دەکرێ یعنی لانی کەم دەبێت تۆ معلوماتێکت لەم جومعەیەدا زیاد بوو بێ ئەگەر هاتی بۆ وتاری جومعە و ڕۆیشتێ دەرەوە یەک کەلیمە سوود نەبینی بۆ ئەم مزگەوتە بگۆڕە بە مزگەوتێکی تر حیفە کاتەکەت بە فێڕۆدا بێ ئەبێت لە جومعەیەکە زانیاری ئاینەکانت زیاد کە ئەبێ شارەزایی و معلوماتت زیاد کرد بێ لەبارەی ئاینەکەتەوە شتێک فێر بووبی چوار قسەی جوانت هەڵگرتی بێتەوە ئەگە هەروەک خۆت بی ئەوە سڕ بووی ئەوە بەرەو مەرگ دەڕۆی لە بواری فێربوونی زانستە شەرعیەکان و زانستە دنیایەکاندا خۆت چارەسەر بکە چوارەمیان ئایا کەسێتیت چۆنە پرسیار لە خۆت کە من کەسێکی چۆنم ئەوەندەی چاومان لە خەڵکە بەڕێزان هەر یەکێک لە ئێمە بەرامبەرەکانمان باش دەبینین فڵان کەس چەند دیندارە فڵان کەس کەسایەتی چۆنە فڵان کەس چەند بەڕێزە بەڵام تخوا چەند جار پرسیارمان لە خۆمان کردووە ئەی من خۆم چۆنم ئایا پرسیارمان لە خۆمان کردووە من کەسایەتێکی تند و تیژم یان نەرمونیانم ئەگە تند و تیژم پێویستە بە خۆم دابچمەوە ببم بە کەسێکی نەرمونیان إنما الحلم بالتحلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نەرمونیانی بە خۆڕاهێنانە ڕاستە کەسانەکان هەر سروشتیان خواوە دروستی کردن ئینسانی نەرمن بەڵام ئینسانە توندەکانیش دەتوانن تەبیعەتیان نەرمکەنەوە بە خۆڕاهێنان ئایا کەسێکی دڵسافی یان ساویلکە چونکە دڵسافی و ساویلکەی دووشتی لە یەک جیاوازن ئیماندارانی بەڕێز ئایا کەسایەتی تۆ لە کەسە دڵسافەکانە کەسی دڵساف ئەوەیە دڵپیز نییە گومانی خراپ بە خەڵک نابە لانیکەم حوسنی زەنی بە خەڵک هەیە بەڵام ساویلکە ئەو کەسەیە کە خۆی عەقڵی بەشت ناشکێ و دایمە چاوی لە خەڵکە ڕەشی لێ دەکەن بە سپیس ژەهری لێ دەکەن بە شەکر هەر دەڵێ وەڵای ڕاست دەکەی ئەگە خوا نەخواستە وابی کوڕە لەم زولفەیە بەڕێزان زۆر خەتەرە چەند پیا و ماڵوێران بوو چەند ژن تەلاق درا بەس لەسەرەوەی ساویلکە بوو دڵساف بە دڵسافی زۆر باشە بەڵام حیفە موسڵمان ساویلکە بێ ساویلکە ئەوەیە خەڵک چیت پێ بڵێن یەقینت هەیە بۆ خۆت وانییە کەچی چوار قسەت بۆ دەکەن یەکسە قەنەعەت دەکەی وەڵاهی ڕاست دەکەی یەقینی شتەیەکە وانییە دەچێ سەر مەسەبی ئەو بەسەراتێکتان بۆ دەجەڕمەوە بەسەرهاتێکە یعنی لە ڕووی عەقڵیەوە دەرسی لێ وەردەگیرێ زانایانی پێشین هاتوون لەسەر زمانی گیانداران شتیان بۆ ئێمە دروست کردووە گەلێک کتێب هەیە لەسەر زمانی حیوانات نووسراوە ئەڵێن شیوێک هەبوو دۆڵێک هەبوو بە دۆڵی ڕێویەکان بەناوبانگ بوو کۆمەڵی ڕێوی زۆری لێ دەژیا ڕێویەک بۆ دەستکەوتنی خۆراشی خۆی شەوێک چوو بۆ دەرەوە بۆی چەند مریشکێک لە کولانەیەک بفڕێنێ دەرگای کولانەکە بەردێکی گەورە بوو بەسەریا کەوت و کلکی لە بنەوە قرتان ڕێوی بێکلک بوو کلکیش سەرەتێکی گەورەیە بۆ هەموو گیانداران و بەتایبەتی بۆ ڕێوی لەبەرەوەی هەم چەوری تێدا کۆ دەبێتەوە لە کاتی برسێتیە بەکاری دێنێ هەروەها هەموو ئەو ئەسپێوشتانێکەوە بە لەشی تووکەکەیەوە دەنووسێ دوای وردەوە دەبەرەو کلکەکەی دەڕواوی دەچێت لە ئاوی هەڵدەشێشە و ڕزگاری دەبێ و هەم دیمەنێکی جوانیشی پێدەبەخشێ و هەم هاوسەنگیشی پێدەبەخشێواتە کە ڕێوی ئەم کلکەی لێبەوە ناتوانێت بە دیوارەکە بازدا و بە دیوارەکە هەڵگەڕێ ڕێوی کلکی قرتا نیوەی جەستەی لەدەست عیبدار بوو ناشرین بوو هاتەوە ڕێویەک پێی پێکەنی و وتی ها ڕێوی ئەو بۆ کلکدوا قرتاوە وتی نەقرتاوە قرتاندوومە وتی بۆ وتی کوڕە هەر نازانی چه هەستێکی خۆشم هەیە تاقیم کردەوە ئەم هەموو تووک و کوڵکە بۆ بەدی خۆمان ڕاکێشم ئەم هەموو شەش وەس پێ لێ بنیشێ ئەم هەموو دڵک و داڵە بە دووما بێ لەوەتی کلکم قرتاندووە ئەڵی بە ئاسمانە دەفڕم ئای چه هەست و لەزەتێکی خۆشی هەیە بێ کلکی ئەوەند کوڕەکتی وانییە کتی بڕوابکە وایە ئەوەندەی بۆ باس کرد ڕێوی دووەم چوو بە دەستی خۆی کلکی خۆی قرتان ژێت تاوێرە بەردێکیدا و کلکی لێبەوە ئەمجا بەدەم ئازارەوە هاواری دەکردوی دێناڵان وتی ماڵت وێران بێت چیت پێ کردم کامە لەزەت و خۆشیەکەیەتی پێکەنی وتی هەی بێ عاقڵ ئاخر نازانی بێکردشی چ خۆشەیەکی تێدا بێ بەڵام ویستم ڕەفیقێکم بۆ زیاد بێ هاوار مەکە ئەگەر هە ئەم دوانە بین لەم دۆڵەدا جێمان نابێتەوە ڕۆژانە دەبینە گاڵتەجار
هەوڵ دێن قەناعەت بەوانی تریش بکەن کلکی خۆیان ببڕن ئەچوونە لای دانەیەکی کە دەیانگوت بەڕاستی ئێمە بەختەوەرین لەوەتی ئەو کلکەمان لێبۆتەوە ژیان ئەوە ژیانە ئای چەند ساڵ نەمان دەزانی ئەو کلکەمان فڕێ بدایە سێمیش کلکی خۆی قرتان چوارەمیش قرتاندی وای لێ هاتبوو ئەوەی کلکی هەوە گاڵتەی پێدەکرا هەمووی بەدەستی خۆی دەشیزانی وانە بۆی گاڵتەی پێنەکەن کلکی خۆی دەقرتان دەرسی گەورە لەمە وەردەگیرێت چەند جار شتی گەورەمان لەدەستداوە لەبەر خاتری خەڵک یەقینمان هەبوو کە ئەمە وانە ئەوەندە قوتویانە مۆدە ئەوەندە مۆدیلە ئەوە چۆن وا دەکەی چۆن تۆ وا لەبەر دەکەی چەند جار بە خوشێک دەوترێ ئەم عەبایەت چێ لەبەری دەکەی یەکسەر فڕێدا فەقیرە کلکەکەی لێ دەکاتەوە چەند جار بە تۆ دڵانەوە چۆن دەبێت تەعامل لەگەڵ خێزانەوە بکرێت تووڕە دەبی چۆن لە مناڵەکە نادەی ڕاست دەکەی نابێت لە مناڵەکە دەی کەچی فڵان کەس پیرێژنێک هات چووە ماڵەکەی کردووی چۆن نابێت مناڵ بترسێت چۆن نابێت دووس لە بنان گوێی دەی یەکسەر بە قسەی دەکەی بڕوا بکە زەرەرێکی گەورە لە خۆت دەدەی وەختێ بە خۆت دەزانی حتا تەنانەت ئەوانەی چاکەکارن خەریکەوان لێدێ ئەوانەی گەندەڵ و خراپەکارن گاڵتە بە چاکەکاران دەکەن هیچی شک نەبردووە ئەڵێ ببێ ڕیزی منەوە ئەگە من هەر بە تەنیا بم حەیام دەچێ حەز دەکەم تۆشم لەگەڵ بی مۆزەفێکی پاک لە دایرەیەکا بێ بە دووسێ گەندەڵ خەریکن وەکو خۆیانی لێ بکەن ئەڵێ تۆش ئیمزای گەندەڵی بکە تۆش لیستی مشتریات بەهین بکەوە کاکە ئەم وڵاتە هەمووی دەخورێت جا من تۆ چمان لەو خەڵکە کەمترە خوا بۆ عیتاب لەوان ناگرێ بۆ لە منی دەگرێ عینی کلکی ڕێویەکەیە بەڕێزان ئەوە ساویلکەیە ئەبێ لە کەسایەتی خۆت پرسی من ساویلکەم یان دڵسافم ئەگەر دڵسافی خوا خۆشی دەوی ئەگەر ساویلکەبی خوا بەدگرێ ئەبێ بە خۆت بچیەوە لە کەسایەتی خۆماندا ئایا هەر خەریکی ڕەخنەگرتنی لە بەرامبەرەکانمان یان بە خۆشماندا دەچینەوە ئاخر منیش ئینسانم ئەی بۆ پرسیارێکیش لە خۆم نەکەم هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە دەچێتە ناو تەکسیەکەوە لەگەڵ ڕێزم بوو هەموو پیشانی ناویان دێنەوە ئەو هەموو خەڵکە باشیان هەیە بەڵام خەڵکیش هەیە فرسەت دێنێ جاری وا لە تەکسیەکەی کابرا هەر سوار دەبی باسی زەمی مەسئولی دز و گەندەڵی و حکومەت و ئەوانە دەکا کەچی لەو سەرەخۆی کرێکەی 3000 داوای 5000ی لێ دەکا هەتا بە چوار ڕازی دەکەی بە قەنەعەتێکی کەمەوە سێکی لەوێ 1000 لە تۆ زیاد ساندۆ بەلانی کەمەوە ئێتۆ دەسەڵاتی 1000 ناغەشکردنت هەبووە ئێوەی تانکەرەنەوە دەزێ وەڵات لە شوێنی ئەو با لەو خراپتر دەبووی کابرا سێکی لە فەفرۆشێکی داماوە ئەو گۆشتەی ئێوارە ماوەتەوە تام و شێژشکەی پێ دەکاتەوە بەیانی بۆ مشتریکی گەرم دەکاتەوە دەسەڵاتی هەر ئەوەندە بۆ لەوێ داغاش بکە کەسێک کە میوەفرۆشە چەند میوەی جوانت بینیوە کە دەچێ ماڵەوە سەیەکت چیت هێناوەتەوە لای قەسابێک لای گۆشتفرۆش مەبەستمەوەی ئەم چینانە هەمویان وانین چەند خەڵکی بەڕێز و باشیان هەیە بەڵام خەڵکانێکی شەن ئاوان ئەچێت لای گۆشتفرۆشێک سەی دەکەی 200 گرام بەس چاوری بۆ تێکردووی لە فرسەتێکا کە تۆ چاول لێی نەبووە گۆشتی خراپی بۆ تێکەڵاو کردووی ڕەشەکەی لێ کردووی کەچی کە دەمیش دەکاتەوە یەک دنیا ناڕازیە لەو بازاڕ و گوزەرانی کە خەڵک تێایەتی لەو حکومەتەی کە سەرپەرشتی دەکات ئەچێت لای کابرایەک سەیەکەوی فەرمانبەرێکە بەردەوام لەسەر فەیسبوک ڕەخنە و گلەیی هەیە کەچی 6 مۆزەفن بەقەدەر یەک مۆزەف ئیشیان لەو دایرەدا پێ ناکرێشی هاوڵاتیەک ئەو تەماشای ئەو دەکا ئەو دڵە سەیری ئەو دەکا ئەو موبایلی پێیە ئیمزایەکی تۆی هاوڵاتی بە 2 سەعات لە دایرەکەیان ناڕوە ئەچێ لای دکتۆرێک گلەی و گازندەی لە وەزارەتەکەی خۆی هەیە بەڵام تەماشارەکەی کاشی دکتۆر ئەو عادەی ئەو چارەسەرەی لە خەستەخانەی ئەهلی بۆت دەکا قەت لە حکمی ئامادە نییە بۆت بکە هەموویان وانین بەڵام هەشیانە مامۆستایەکی بەڕێز لەگەڵ ئەو حرمەتەمان بۆ مامۆستای بەڕێز سەی دەکەی ئەگەر دەرسەکە خصوصی لە ماڵەوە بەتەلەبە بڵێتەوە زۆر جوهدی خۆی زیاتر بەکاردێنێ خۆ ئەگەر دەرسەکەی هەمان زانست کە پێیەتی لە مەکتەبی شابەکاری هێنا مافی خۆیەتی لە ماڵەش دەرس بڵێتەوە بەڵام خوا نەخواستە ئەگەر لە مەکتەبە حکومیەکە دەرسی دەوتەوە زۆر گوێی پێ نەیەدا ئەگەر تەلەبە دەوڵەمەندەکە بەکرێ بگرتایە و پارەی بدایە باشترین دەرسی پێشکەش دەکرد ئەی گەندەڵی لەوە گەندەڵی تر چییە کە ئینسان لە عیلمیشا گەندەڵی بکە مەلاشمان هەیە وایە زاناشمان هەیە وایە ئالێرەدا تەماشا دەکەین کۆمەڵگا بەڕێزان وەکو درەختێک وایە ڕەگ و ڕیشە و قەدی ئەم درەختە میلەتە ئێمەی گەڵاکان و بەر و بووم و بەرهەمەکەی بەرپرسان و دەسەڵاتدارانی حکومەتن ئایا درەختێک ئەگەر ڕەگ و ڕیشەکەی و قەدەکەی نەخۆش بێ تۆ بڵێ بەرهەمەکانی جوان بێ بێگومان نەخێر بۆیە شاعیر فەرموویەتی گەر خۆل لە دەردی دەرزی دەناڵی سوژن بە خەڵکە بکەی مناڵی کابرا سەیەکی ئەهلی مزگەوتە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و هەموو لایەکە ناڕازیە لەم دەسەڵات و حکومەت و گەندەڵیە بەڵام ئەوەتە لە هاوینێکی گەرمای سەیدەکەی باخچەیەکی بچکۆلەی هێناوە بە ئاوی فەرعی ماڵەکەی باخچەکەی ئاو دەدا کەوەر و کەرەوزیشی لێدەخۆ تووری لێدەخۆ وازانە حەڵاڵیشە بەخۆوەکو دزی وایە ماڵەکەی سەر و تۆ بەهۆی تۆ تا تۆ ئاو نەگریتەوە بەڕێزم ئەو ئاوی بۆ ناچێت کابرا دێ گەڕەکەکەی ماڵەکەی شوێنەکەی وایە بەدوعەکەی ئەوەندە ئەو فڕێدا فەزلی خوایە سیارەی پێدەشوە لە بەردەرگا جا لە قیرەکەشی پێدەشوە بەڵام 4 ماڵ لەسەر و ئەوە 1 هەفتەیە تانکەکەی ئاوی تێ نەچووە
بەم بێموچەیەش داماوە بەچی ئاو بکڕێ ئەتخوا پرسیارەمان لە خۆمان کردو تخوا من گەندەڵترمیانە حکومەتە من ئەمەندەم دەسەڵاتە ئەی بۆ ویژدانم بەکار نەهێنم چوار دەست کە وەردەکڕم باخچەکەم و شک دەکەم لە هاوینێکی ئاوا گەرما و لە کۆمەڵە گەڕێکی بێ ئاوا با من دەسەڵاتی خۆم ویژدانی خۆم ئارام بکەم بەلوعەکەم دەگرمەوە سیارەکەم بە 2-3 لە غەسلێکا دەشۆم یان هەر نایشۆم هەتا هاوین بەسەر دەچێ ئەوم گەرمایە دەبڕێتەوە ئەی چۆن ویژدانم قبولکە مناڵەکانی من لەبەر موبەردەی فێنک بن و فڵان کەسیش لەبەر هەوای پانکەی گەرم دابێت ئایا ئەم پرسیارانەمان لە خۆمان کردووە بۆیە ئەمیر کەبیر زانایە کە دەڵێ سەرەتاوا بیرم دەکردەوە کە مەملەکەت وەزیری دانای دەوێت دواتر بیرم کردەوە نەخێر وەزیری داناش بەهۆی سەرکردەی داناوە دروست دەبێت بەڵام لە کۆتاییدا تێگەیشتم کە مەملەکەت خەڵکی دانای دەوێت ئەگە خەڵکەکە دانا و زانا بوون و بە خۆیان دابچنەوە هەر کەسە لە ئاستی مەسئولیەتی خۆیدا بێ وەڵی وڵات وردەودە بە خۆی بچاک دەبێت هەر بەڵام خۆ من ئەگە دەسەڵاتی لێپرسینەوەی مەسئولیەکەم نییە بەڵام بەڕێزان خۆ دەتوان پرسیار لە خۆم بکەم خۆ گوێم لێ ناگرێ ئەی خۆ خۆم ناتوانم گوێ لە خۆم بگرم بەخۆدا چوونەیەک بۆ خۆم و ماڵ و مناڵم بکەم بە بێگومان ئەمەیان دەکرێت پرسیاری پێنجەم ئایا لە پەیوەندی لەگەڵ خێزان و مناڵەکانت پەیوەندی ڕێز و خۆشەویستیت هەیە یان ئاغا و خزمەتکار زۆر پیاو هەیە و بە پێچەوانەشەوە زۆر ژن هەیە وا لە هاوسەرەکەی دەڕوانێت کە خزمەتکارە ئەمیش خۆی ئاغایە ئایا تۆ وای یان پەیوەندی هاوسەریت لەگەڵ یان لەگەڵ مناڵەکانت لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستیە ئەگەر لەسەر ڕێز و خۆشەویستیە برەوی پێ بدە ئەگەر لەسەر ئاغا و خزمەتکارە بە خۆتا بچۆوە ژنومێرد نابێ بە یەکتر بڵێ من چیم گوت دەبێت تۆ قبوڵت بێ من چیم پێخۆش بێت تۆشەوەت پێخۆش بێ ئەوە عەشق نییە ئەوە خۆشەویستی نییە تەنانەت کچێک ئەگە بە کوڕێک بڵێ من ئەگە دەتەوێت منت خۆش بێت چیم پێختی دەبێت بە قسەم بکەیت کوڕێکیش بە کچێک وا بڵێ ئەوە عەشق نییە ئەوە سڕینەوەی خودە عشق و خۆشەویستی و هاوسەرگیری ڕاستەقینە بریتیە لەوەی من زائیدەن تۆ یەکسانین بە ئێمە دەبێت ئێمە هەبین نە منی بە تەنها نە تۆی بە تەنها ئەگە یەکمان بسڕینەوە ئەوە سڕینەوەی خودە ئەوە ماڵوێرانێ بۆ هەردوو لە نەخێ منیش هەبم من زائیدەن تۆش هەبی یەکسانە خێزانەکەمان بە ئێمە هەمومان بە یەکەوە جوانین دکتۆر محمودی معەزەمی لە کتێبی تۆ دەتوانی بەختەوەر بی کە مامۆستا شاهۆلەتیف کردوێتی بە کوردی قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ ژن و پیاو نابێ وابزانن کەلوپەلی ماڵن بەرامبەر بە یەکتر ژنەکە وابزانە پیاوەکەی جلوبەرگە لە کانتۆری هاوی هەر وەختێکی لەسەر داخزیان هەر وەختێکی لێ دەرەوە هەر وەختێ پێی خۆش بڵێ ڕازی بێ وەختێ پێی خۆش بۆ فڕێدا پیاویش بە هەمان شێوە نابێت کۆنتڕۆڵی یەکتر بکەن کۆنتڕۆڵکردن و لێپرسینەوە و محاسبەی توندوتیش کارەساتی لێ دەقەومێ عەشق منداڵی ئازادیە لە ژینگەی ئازادە خۆشەویستی نێوان ژن و مێرد گەشە و چرۆ دەکا ئەبێ هەردوو لە ئازاد بن لە ژینگەی داخرا و تاریکدا بەس ترس گەشە دەکا ترسیش دوژمنی خۆشەویستی و عەشقی نێوانی ژن و مێردە ئەبێ ئاگاداری ئەم قسە جوانانە بین بە خۆتدا چوونەوەیەک بۆ ژیانی هاوسەری و ناو منداڵەکانمان بکەین شەشەم ئایا بەرنامەت بۆ وەرزش و خواردنت هەیە هەر دەخۆی یان دەزانی چی دەخۆی هەر دەخۆی یان دەزانی چەندت وزە سەرف کردووە وەڵی لە وڵاتانی پێشکەوتوودا خەڵکانێک هەیە کاتێ کڵۆیە شەکر دەخوا حسابی کردووە چەند هەنگاو بە پێ دەڕوە یعنی لەگە کڵۆیە شەکر بخۆم بزانم چەند بە پێ ڕۆیشتم ئەی ناگە بە پێ نەڕۆم نایخۆم بەداخەوە ئێمە هەر دەخۆین نازانین چیمان سەرف کردووە هەر دەخۆین نازانین چیمان خواردووە پرسیاری حەوتەم کە لە خۆمانی بکەین لە ژیانت ڕازی حەش بە خۆشحاڵیەکانی ژیان دەکەی یان ژیانت لا تاریکە نابێت ژیانمان لا تاریک بێ ژیان خۆشە هەر هیچ نەبێت لە دنیادا هەناسەیەکی خۆش هەڵدەمژی سعدی شیرازی ڕەحمەتی خوا لێ بە فەرموویەتی هەموو هەناسەیەک دوو خەڵاتی خوایە جارێک کە هەڵی دەوبژی سەرچاوەی ژیانە جارێک کە دەیدەیتەوە ڕاحەتی جانە مامۆستا پیرەمێردی شاعریش شعرەکەی دەکەینە کۆتایی وتاری ئەمڕۆمان کە دەفەرمێ گوێی ڕاستت سوکە بۆ چاکە بیستن گوێی چەپت کەڕ بێ لە فیت هەڵبەستن قسەی چاک دەگمەن دەگاتە جێی خۆی واتەی بەد زۆر کەس پۆستە چییە بۆی چاک زوو لە بیر خەڵک ئەچێتەوە قینی خراپە هەر نابڕێتەوە تۆ قینەبەری خەڵکت گرتە دڵ ئەو قینە بۆ جەرگ ئەبێ بە چقەڵ هەمیشە دڵت خەفەتبار ئەبێ خواردنت لەلا زەهری مار ئەبێ وا چاکە کە قین لە دڵ دەراوی ئەو سایە خۆیشت ئەزانی پیاوی بە دڵێکی خۆش ئەنوویت و ئەخۆی شەو بە دەردەوە ناناڵێنی بۆی ئەگەر پادشای جەواهیر پۆش بی هەمووی بە فیدای دڵێکی خۆش بی
کە تۆ بەخشیت و جنێویان پێدای ئینجا بزانە کە مەردی خودای کەسی هیوادار ناومێد مەکە کەسی هیوادار ناومێد مەکە کەم بخۆ لەشت بێعیلەت دەبێ کەم بڵێ سەرت سەلامەت دەبێ لە جێیەک بن و ئاو هات تەڕ نەبی سەودایەک بکە تووشی شەڕ نەبی هەمیشە عەقڵ و عیلم لە پێشە لە هەموو شارێ نەزان بارکێشە گەورە یەکگرن میلەت سەردەخەن ئەڵێن دوو ڕێوی شێرێ کەڵ ئەکەن یا ڕەبی خۆیان ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خۆیان زانست و زانیاریمان پێ ببەخشی علم و زانیاریمان زیاد کەی دینمان زیاد بێ ژینمان بەختەوەر بێ یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێنەوە بە حرمەتی هەموو ئەوانەی دوعاان لای تۆ ژیرا یا ڕەبی خوا شفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوا شفای نەخۆشەکانمان بدەی ئەوانەی دڵ و دەرونیان نائارامە خوای ڕەحمیان پێ بکەی ئەوانەی دڵتەنگن خوای ڕەحمیان پێ بکەی ئەوانەی دەستکورتن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە ئەوانەی بەخشندن هەزار ئەوەندەیان پێ ببەخشی یا ڕەبی خوای پەروەردگار عاقبەتمان بەخێر بژێڕی ئەولادەکانمان ساڵحکەی هەموو ئەوانەی مناڵیان هەیە یا ڕەبی خوایە تۆ ئەلوەهاب و بەخشندەی لە خەزیانەت کەم نابێتەوە یا ڕەبی خوای ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی یا ڕەبی خوای مناڵەکانمان ساڵحکەی علم و حلم و دینیان زیادکەی لەسرە خۆیان کەی بەهرەمەندیان کەی بەهرەوەریان کەی ئەم وڵاتە پڕکەی لە علم و زانستی جوان لە ئەخلاقی پەسند و جوان کوردستانمان پارێزی لە فیتنەی ناوخۆ لە فیتنەی دوژمنانی دەرەکی یا ڕەبی خوایە لە بەڵاو مصیبەت بە دوورمان کەی لە شەڕی شەیطان لە بەڵای زاڵمان لە فیتنەی ناگەهان لە شەڕی خراپەکاران یا ڕەبی خوایە خۆمان و خێزان و مناڵمان و موسڵمانان بە دوورکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە حاڵمان بکەی و عاقبەتمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون